بەپێی ئامارەکانی ئەم دوایەدا تونند و تیژی لە سەرانسەری بەغدا و بەسرا و حەلا گەیشتە ئاستێکی مەترسیدار. هەڕەشەکانیش بەردەوامن. شەیما چاڵاکوانێکی مەدەنیە و هەوڵەکانی لە ناو کۆمەلگای عێراقیدا چاکسازیە، بەڵام شەیما ئەمڕۆ هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت. لە ڕێگای مەسج و پەیوەندیشی تەلەفۆنی هەڕەشەی کوشتنیان لێکردم. ئێمە چالاکوانانی مەدەنی لە کۆمەلگای عێراقی هەڕەشەی کوشتنمان لێ دەکرێت. پاشان پەیوەندیمان بە هێزەکانی پۆلیس و لایەندە پەیوەندیدارەکان کرد، بەڵام بەداخەوە چەندین کۆسپیان بۆ دۆزینەوە و هیچ ئامادەبوونیشیان بۆ نەنواندین. ڕێکخراوانی ژنان لە عێراق لە هەوڵی ئەوەدان کە ڕێگە چارەیەک بۆ ئەم هەڕەشانە بدۆزنەوە و داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی و حکوومەتی فیدراڵ دەکەن کە ژیانیان بپارێزن. لماذا هذا التصعيد ضد الناشط؟ بۆچی لەو کاتەدا ئاستی هەڕەشەکان دش بە چالاکەوانە مەدەنیە جنەکان بەرز بوونەتەوە. پاشان ئێمە وردەکاریەکان بەرز دەکەینەوە، وردەکاریەکانیشمان بە چەند شێوە بەرزکردەوە لە پێشەکیدا ناڕزایی خۆمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەربڕی و داوامان لە حکوومەتی عێراق کرد کە کۆنتڕۆلی ئەو بارە بکا و لێکۆڵینەوەیەکی ورد سەبارەت بەم بابەتە بکە کە بۆچی ئەم ژمارە زۆرەی چالاکەوانانی ژنان لە بەسرا و بەغدا هەڕەشەیان لێ بکرێت. ڕۆژنامەنووسێکی ئافرەت ڕادەگەنێت کە مەترسیەکان ئەوەیە کۆمەلگای عێراقی بەرەو سیستەمی ویلایەتی فەقیهدا بڕوا و بە گوێرەی لێدوانەکانی کە ئەم سیستەمە مەترسی گەورەی لەسەر ژیانی ئافرەتاندا هەیە. ئەگەر ئەم بارە بەردەوام بێت و چاودێری ئەم تاوانانە لاواز بن بە بۆچوونی من چینێکی تری ژنان دەستی تیرۆر دەیانگاتێ و لە ناویان دەبن. لێرە حکوومەتی عێراق ناڕزایی خۆیان دەردەبڕیوە و وەزارەتی ناوخۆی عێراقیش دەڵێت لە لێکۆڵینەوەکان بەردەوامین، بەڵام تاکو ئێستا ئێمە وەکو عێراقی ڕۆژنامەنووسان نازانین راپۆرتەکان چیان بەسەر هاتووە. بۆیە دەڵێم ئەگەر حکوومەت و سیستەمەکان بەرەو ویلایەتی فەقیهدا بڕۆن با پێمان بڵێن ئەوەی بۆ خۆی بمێنێت تا بمێنێ و ئەوەی ئەو سیستەمی پێناخۆشە با کۆچ بکات. دەستگایەکانی ئاسایش و پۆلیسی عێراقی ڕادەگەینن کە عێراق وڵاتێکی ئارامە و ئەوەی دەوترێت تەنانەت پرۆپاگەندەیە. الوضع الأمني في بغداد هو طبيعي. بالی ئەمنی لە بەغدا ئاساییە و ئاسوودەیە. ئەوەی پەیوەندی بەخوا لێخۆش و ڕەفیف کرا تاکوی ئێستا بە تاوان لە قەڵەم نەدراوە. ڕوونکردنەوەکانیش دیارن کە ئەمە تاوانیە. هەروەها ڕەشا حەسەن مردنێکی ئاسایی بوو، بەڵام تاوانە دیارەکە تاوانی تارافارز بوو. خوا لێی خۆش بێ و بەڕێز وەزیریش لە چەندین جار ئاماژەی بۆ کرد کە ئێمە گەیشتنە قۆناغە کۆتاییەکانی ئەم تاوانە بۆ دەستگیرکردنی تاوانبارەکان. مەترسیەکان گەیشتنە سەر ئێسقان و ئافرەتانی عێراقیش تاکەی چاوەڕوانی دەستگا ئەمنیەکانن وە خۆیان دەڵێن بەردەوام دەسەڵاتی ئەمنی لە عێراق ڕۆلی شەرمەزاریان بینیوە و بەلاواز لە قەڵەمیان دەدەن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.